لە بۆ هاوسەری نەبتە مەرجدار ئللا دەبی ئەوەندە زێڕەبی و ئەگەنا مێردی پێناکە نەخێر ئەتواز لە مەسلەی زێڕبینە بە ئەوەنە خۆشبەخت بن بەختەوەر بن ژیانێکی خۆشیان هەبیتن ئارام و ئاسوودە بن لە ماڵێ زێر هەندە گرنگ نییە ئەسڵن بازێڕی نەکاتن حەڵقەیەک ملوانکەیەکی بەسیت هۆردەك نەکاتە مسقالك نە لەسەر کابرای گرانکە و نەک چەکەش بمینێتەوە بە قەیرەی نەخێر بە هەر کەسە و بستە ڕێی خۆی لۆ دەبی زێر ببتە عەرقەلەیەک لە مابینیان و ئێستاش سوالەکە زۆر جوان بوو زۆر لە عائیلەکان ئێستا کە کچەکانیان بە مێردەدەن ماڵی بڵێن زاوای دەڵێن کاکە ئەمە زێڕەکەی مەسەلەن 10 مسقالە 6 مسقالە 8 دەیە هەر چەند بیتن بە جێرەی ئیتفاقی مابینیان کاکە ئەمە ئەو زێڕی لۆ دەکەین ئەوە لەسەر بە ماڵە کەنجین هاتە خوارێ زێر ئەمە زێڕەکەی لە بۆ دەکەین یعنی فکرەیەکی جوانە فکرەیەکی مناسبە تقریبا بەڵام بەڕای من نەمینێ زێر باشترە لۆی خەڵک هەموو ئیسوادە بکات لۆ دەبی زێر ببتە عەرقەلە بێحساب ئافرەتمان هەیە قەیرەیە بێحساب کوڕمان هەیە ناتوانانی ژن بینیتن آخر ئەوڕۆکە زروپەکە هەو نییە تو زێر بکەی قیاس و بکەی معیار وەڵڵا دەبی ئەوەندە زێڕەی لۆ بکات لۆ بۆ کچی پلانی ئەوەندە کرا ئیمن لەی بکەمترە نەخێر کاکە ئەوە نییە تو دەبی عاقڵتر بی لەوەی تێگەیشتوتر بی و بتوانی ئەو شتە کۆنەی لا بدەی بەسە ژیانی نوێ هاتی ئێستاکە ئەمە لە